ئێستای عێراق تەماشاکە. ئەم انتخاباتە ئێستا بۆ پڕکردنەوەی 329 ئەم 328 کورسیە، 44یان بۆ کوردن، کەرکوو حساب ناکرێت جنابوو 56. لەم 44 جاری پێشوو طبعاً زۆرتر بووین، پەرلەمانی کوردستان قەدری زۆرتر بوو. مەسعود بەرزانی کە هات بۆ بەلچیکا خەڵک ئیستقبالی کرد و ئەنگەلا مەرکل کە ئیستقبالە کرد، بەڵام قیمەتی نەما. نە پەرلەمان و نە ڕیاسە و نە هیچ شتێک لە کووردا قیمەتی نەما. ئێستا کوردەکان کە ئەڕۆن بۆوێ ئەو ساکە بۆ نمونە یەکگرتو لێبوو 5 کورسی هەبوو بە تەنیا بۆ خۆی خوێند، بەڵام پارتی وێچێتی نفوز بوون، وەلە وێچێتی 13 کورسی هێنابوو ئێران بۆی کرد بە 21، بەڵام نفوزی هەردوو لایەن بە قووەت بوو، على الأقل وەکو ئەو کاتە گۆڕان لەگەڵیان نەبوو. بەڵام ئێستا گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی بوون بە یەک و یەکگرتوش لەگەڵ بزوتنەوەی بوو بە یەک کورسی هەیە. پارتی وێچێتی شەرۆک و کەروێسترەکەی جاران یا وەکو سەگ و گورگەکەی جاران لیستێکیان پێکێناوەتەوە، هەمان کەوتونەتەوە سەر هەمان کەلاک ئەیخۆن. ئایا گۆڕانکاری لە بەغدا پێمانەکرێت؟ گۆڕانکارەکان لە بەغدا ئایا بەچێ ئەکرێن؟ بە زلهێزەکانی کە ئێران تەشکیلی کردوون 64 میلیشیا هەیە، 44یان سەر بە ئێرانن بەبێ مناقەشە. ئێرانی شتێکی داونەتی ئیمکانیەتی داونێت لەبەرەوە خەڵک کە هجومی کردە سەر نووری المالیکی بە اعتیباری ڕەمزی ئێران و خستیان نەشیهێت، طبعا نەشیهێشت بکەوێت، حەسانە دیبلۆماسی داوەتێ لە ڕێحەزەی جمهوری نائیبی ڕێز جمهور. ئەگەر نووری المالیکی نێنەوە ئەوە من عامریم بۆ هێنانە پێشەوە، هادی العامری. لەبەرەوە ئێران بەدیلێکی تریشی هێناوە، مەیوسیش نییە لە عەبادی. عەبادی هەیە، نووری المالیکی هەیە هەرێکە بە کوتلەکانیان، هادی العامری هەیە، حیکمە هەیە، الحەکیم هەر خۆشیان مؤسسەکە هەر لە سەرەتاوە مەجلیسی عەلا ئێران دروستی کردووە. دوای منەظەمەی بەدر لەمانجا بۆ منەظەمەی بەدر عامریە، کوتلەی سەدریش هەیە کەوا بۆ ئەم کوتلانە لەوێ. طبعا کە ئەژڵێن کوتلە ئەمانە ڕئوسێکن، لە ناوەوە زیاد لە 170 کوتلەی تر هەیە کە لەگەڵ ئەمانە تەشکیل بوونێت. کوتلەی سەرکەوتن و ئیسلاح نەسر و ئیسلاحی عەبادی، کوتلەی فتح هادی العامری، کوتلەی حکمە هی حەکیم، کوتلەی دەولەت القانون نووری المالیکی، و کوتلەی مقتدا سەدر ئیستیقامەی ناوە ئێستا کە ئەو لەگەڵ لیبرالی و چەپی و لەگەڵ هەمویانە تشکیلی کردەوە. ئەڵێ حکومەتێکی تەکنۆکرات دروست دەکەین و وعدیشی داوە کە هیچ کەسێک لەوانەی پێشتر لە پەرلەمان بوون یا لە حکومەتا بوون نایان خاتۆ جێ خۆی، کەچی ئەوانەی ئێمە ئەڵێ وعدم پێ بدەن سەوتم پێ بدەن، ئەوەی کە تەنفیزم نەکردبوو بۆتانەکەم. 4 ساڵی ڕابردوو نەیتوانی ساڵە ماشەڵڵا مەشروعەکەم هێشتا ماوێتی تەکمیلە بکرێت. دیارەمە بەسی مەشروعەکەی خۆیەتی کە پارەی زیاتر دەستکە. کوتلەی سونیەکان هەیانە وەکو خۆی ماوەتەوە، سەلیم جبوری، ساڵح مطلق و ئیاد عەلاوی ئێتلافی عراقیان هەبوو عەرەبیانەوە، ئێستا ئێتلافی وەتەنی هەر وەکو خۆیەتی و مەجموعەیە تەکەتولاتی لەگەڵ. متحدون من أجل إصلاح أسامة النجيفي وأثيل النجيفي براي ئەمانیش ماونەتەوە 56 تەکەتولی تریان لەگەڵا لەگەڵ خەمیس الخەنجەر کە یەکێکە لە سەرمایەدارەکانی عێراق. هەر یەکێک لەمانە تەشکیلاتی و کوتلەی گەورەیان هەیە. ئێستا 7 کوتلەی گەورە چێ لە بەرامبەر کوتلەی کوردستانیەکەیە، پارتی یەکێتی کوتلەیەکن، هاوپەیمانی و گۆڕان و کۆمەڵ کوتلەیەکن، بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتوش کوتلەیەکی تر بە 3 نەغمەی جیاوازە چنە ئەوێ. ئەمە ئەگەر شاسوار عەبدوڵواحیدیش لەوێ دەنگ نەهێنێ یا خەڵکانێکی تریش کە هەن زەحمەتکێشانە سۆشیالیستە خەڵکێکی تر کەوا بوو ئەوان کە 5 کوتلە نەما 5 نەفەری ترە ڕۆن لە بەرامبەر ئەوانە. لەوێ شەڕەچەلحانەیەکە هەمووی دەبابەکان و مدەڕعەکانی خستۆتە ئەولاوە هاتۆ بە ئوسلوبێکی مەدەنی، چونکە قەراری عێراق دەرچوو محکەمەی دەستوری هەر کەسێ میلیشیای ببێ نابێ بێ بە حیزبی ڕسمی و نابێ بێتە ناو انتخابات. ئێوەتیان باش بەسەر هادی العامری و خەزعەلی و ئەبوو مەهدی مهندس و ئەبوو خەنجەر و ئەبوو پلایس و حەسەن ئەبوو پلایس و جەماعەتەکە هەمووی هاتن
مدرعەکانیان دەبابەکانیان ئەسلحەکانیان هەمووی لەوێ داناوتی کاکە عەبادی جەنابەت بە سیفەتی وەکی قائد القواتی هەموو عێراقی ئەوە ئێمەوا لەوێ دامان ناو بێ زەحمەت و جل عەسکەرەکانمان شوێن لەوێ داناوە هەرێکی بۆین باخیشی ئاوریشمان لەبەر کردووە هاتوین فەرموون هەمان بنووسن و دێین بۆ ئینتیخاب ئەمەش کوتلەکانە زەمەنی ئینتیخاباتەکە کەیە سەیری ئەم زەمەنەکە اختیار کراوە برایانی بەڕێز ئەبوایە مانگی نۆی 2017 بکرێ مانگی نۆی 2017 ئەمریکا وعدێکی بە عەبادیدا ئەگەر عەبادی تۆ بێی لەگەڵ ئەم تەشکیلەی ئێمە بی ئەوەندە بە ئێرانەوە نەلکەی نەبی بە پیاوی ئێران ئێمە دەعمت دەکەین وتی باش چیم بۆکەن لە بەرامبەرە لەگەڵ ئێران مەبە نوورالمالیکیش ناڵین بێتەوە سعودێت بۆکەینەوە سەر دەخێن بەسەر تەنزیمی دەولەیە کوردەکانیشت بۆ نابوتەکەین حدودی عێراق هەمێکەوێتەوە بەردەستت ئەنجا ئینفتاحێکی زۆرتر لەسەر ئەمریکا لەسەر ئەوروپا لەسەر تورکیا لەسەر ئیسرائیل لەگەڵ پارتی شاتوانی دوای ڕێ بکەویت دەعمێکی نێودەوڵەتی غایە دەرەجە زۆریان پێدا هەتاوەکو مۆسڵی گرتەوە 33,000 کەسمی مەدەنی لە مۆسڵا کوژرا بۆ ئەم پرۆژێ سەرکرد بۆیە تێلەرسۆن بە مەسعود بەرزانی و کاتی ڕەفراندۆمەکە نییە یعنی ئێمە ئەمانە ئەم بڕغووە بێنینەوە دەرەوە لە سیستمی ئێرانی ئەمانە عەبادی ببینەوە تۆ هیچی پێ ناکرێت بەس عەبادی پێیەکرێت لەسەر مستەوایەکی تر لەبەرەوەی ئەمەمانە ئەو ساحەیە بکرێتە بەردەستی عەبادی زەربەی یەکەم تەنزیمی دەولە هاتە پێشەوە ئیتلافی نەسری دروست کرد گەورە زەربەی دووهەم هات لە 16 ئۆکتۆبرە بەرامبەر بە کوردەکان هەموو ئەو ناوچانەی لفلفە کرد و هەمووی بەبێ شەڕ تەسلیم کراو ئەوانەی ئێستا ئەڵێن دەنگمان بدەنێ دابڕاوەکان بێنینەوە ناوچە دابڕاوەکان پێشمەرگەی لێبوو دەبابەی لێبوو متەڕایی لێبوو ئیمکانێتی عەسکەری لێبوو کاکە باڤێڵ بە ئیمزایەک تەسلیمی کرد باڤێڵ و هادی العامری هیچ سفەتێکی ڕەسمیان نەبوو بەڵام ئیمزایان کرد ئیتیفاقی خۆ لە 150 باشوور فەرموو وەکە قاسم سولەیمانی بە دیارمان و وەستاوە بۆ ئیمزاکردنەکە چێ خاوەن هێزە ئەوانەی خاوەنی پەنجە مۆرەکەن یا ئەوانەی خاوەنی مۆرەکەن ئەوی خاوەنی پەنجەیە یا ئەوی خاوەنی مشتە عەقڵی خۆتان بۆ خەفیفەکە دینی خۆشتان بۆ زەعیفەکە اختیاری زەمان اختیاری مەکان اختیاری حاڵەتەکان هەموویان بۆ عەبادی هەڵبژار تێلەرسۆنی شەڕەشەکەیدا بە مەسعود بەرزانی کە نەیکەی بەڵام ئەو کە کردی بۆیان نابوت کرد و یەکسەر فڕۆکەخانەیان داخست حدودیان داخست منافع حدودیان داخست دوایەوە ئەگەر بۆی بچوایەتە سەر هەولێری ئەگرت بەس هەولێر ناکرا بیکرێ خەڵکی وەزانە لەبەر نۆفلای زۆن نەیگرتو بەڵام ئیتیفاقێکی تری مسباق هەبوو کە نابێ بیکرێ لەبەر ئەمە حسەی ئەم وڵاتانەیە کە باسم کردن ئەمریکا ئەوروپا تورکیا ئیسرائیل ناشێ ئەلێرا ئەم زۆنە زەردە بکەوێتەوە بەردەستی زۆنی سەوز واتە ئێرانیزمەکە ئەوەش ململانەیەکی ترەکە بەو شێوە کرا ئەوەش دیسان ئێمە لە کات هەڵبژاردنەکەشە هەر شکستمانیان ناوێ ساڕۆی نەبەغدا چیەکەین بە لە تووپەتی ئەوەندەیان دژ بە یەکتر وتو ئەیڵێن بەردەوە هەر کەسێکی ژەچێت لە کاکە من موچەکەدان بۆ مسۆگەرەکە ئێ موچەکە بە چی مسۆگەرەکەی تۆ گەر مەشروع و تەقدیمت کردە برا من 7 ساڵ لەمەوە پێش مەشروعێک پێش سجن مەشروعێکم بە ناوی ڕوتی ئیسلامیەوە تەقدیم کردووە تەحەداتانەکەم وەکو ئەو داڕێژ من نەشمت وەڵا خاوەنی مەشروعێکم جۆڕە دوومە ئەمە ئیقتراحێکی خۆمە لە خیبرەی خۆمەوە مێ ئەم مسوەدەیە داڕێژم بووی کۆمەڵە خەڵکی مناقەشەی بکات خەڵکێک لە دەنگم پێ بدەن موچەکانتان عایدی ئەخر موچەکە لە چۆ دێنی ئەگەر بانقە و دەرگاکەی کراوەتەوە خۆرەوەتۆ نەکراوەتەوە ئەگەر وعدیان پێداوی بیرە نەوتێکت بدەنێ و تۆش بیفرۆشیتەوە بە شەریکاتی زەڵمای خەلیلزاد برا پارتی 7 شەریکەی زەبەلاحی گەورەی عالەمی لەگەڵایکە نەوتەکەی دادی ئێستا نەرویج لە 157 پیترۆلی تاوکی وەرەگرێ چاوەڕێکە تۆ سەرکەوی بەسەر پارتیە و عەقدێکی تر لەگەڵ ئەو ببەستی کە ئەو لە 157 وەرەگرێ چۆن ئەم ئالمۆسالمێت لەگەڵەکە
مامەڵە پارتیە لەسەر حکم بمێنە لەبەرەوە ئەو کەسەی وا ئەزانێ بە کارتێکی انتخاباتی پارتی لا ئەدا خەونی حشتریش نییە کە ئەیبی زۆر بە هەڵەداچوو پارتی وێچێتیش وەکو حیزبی بەحسوانەڵن بە خوێن هاتوون بە خوێن ئەڕێن وەکو قەزافی وەکو عەلی عەبدوڵڵا ساڵح وەکو هەر دیکتاتۆرێکی تری جیهان لە وڵاتە داما و منکوبێ